تەنها هەفتەیەک لەمەوبەر سەرۆکی ئەمریکا دانەڵد ترامپ هەمان پەیمانی دایەوە کە 100 جار لە میانەی هەڵمەتەکانی دابووی. من نابم و نامەوێت ببم بە سەرۆکی هەموو جیهان. من سەرۆکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکام و ئەمریکا لای من پێش هەموو شتێکە. بەڵام گرفتەکانی شوێنەکانی تری جیهان لەو هەفتەیەوە ئاستەنگیان بۆ ڕێبازی بەناوی ئەمریکای یەکەمەی سەرۆک ترامپ دروست کرد. لە سووریا هێرشی گومان لێکراوی چەکی کیمیایی وای کرد ترامپ فەرمانی هێرشی ئاسمانی دژ بە حکوومەتی بەشار ئەسەد بدات. ئەمەش ئەمریکای زیاتر خستنێ و ئەو شەڕە ناوخۆیی سووریا کە 6 ساڵ لەمەوە بەردەستی پێکرد. لە ئاسیا گروپێکی هێرشبەری USS کارل ڤینسن بەرەو کۆریای باکوور ڕەوانەکران. ئەمەش پەیامێکی بەهێزە بۆ ڕێبەری تاکڕە و کیم جون ئۆن. لە کۆشکی سپیش کاردانەوەکان بەرامبەر لە سەرکارلابردنی ڕاوێژکاری باڵای ئاسایشی نیشتیمانی ترامپ ستیڤ بێنن بەردەوامە. ئەم هەنگاوەش لەلایەن زۆرێک لە کەسایەتیەکانی ڕێبازی دەرەوە پێشوازی لێکرا. هەندێکیش بیر لەوە دەکەنەوە ئایا ترامپ بەرەو سیاسەتێکی زیاتر دەستێوەردان دەڕوات؟ بەڵام جیم کەرەفانۆ لە تیمی گواستنەوەی دەسەڵات بۆ ترامپ دەڵێت هەڵەیە گەر وا بیر بکرێتەوە. پێم وانییە ئەمە سیاسەتێکی دەستێوەردانی دەرەکی بێت، بەڵام کاتێک کە سەرۆک هەست بکات بەرژەوەندەکانی ئەمریکا لە مەترسیدا بێت ئەو دەما کار دەکات. کەرەڤانۆ بە ڕێگای سکایپ گوتیشی ئەمە جیاوازە لەگەڵ سەرۆک باراک ئۆباما کە زۆر جار بە هیچ شێوەیەک نەیدەویست هێز بەکاربهێنێت لە سەرانسەری جیهان و جۆرج بوش کە بەوە تاوانبار دەکرا زۆر خۆی دەخاتە نێو مەسەلەکانەوە. کاربەرستانی بەڕێوەبەرایەتی ترامپ دەڵێن هێرشەکانی سەر سووریا مانای گەڕانەوە نییە بۆ ڕێبازێکی گۆڕینی ڕژێم. PJ کراولی کاربەدەستێکی وەزارەتی دەرەوەی بەڕێوەبەرایەتی ئۆباما دەڵێت ئەمە شتێکی ژیرانەیە. سەرۆک ترامپ هەڵبژێردرا بۆ چاکردنەوەی گرفتەکانی ئەمریکا نەک بۆ چاکردنی کێشەکانی سووریا. هەر بۆیە کۆشکی سپی ئاماژە بەمە دەکات نەخاسی سەرۆک بۆ بەکارهێنانی کردداری لەشکری. بەردەوام گومانشی دەبێت لەسەر دەستێوەردانێکی زۆر لە شەڕی ناوخۆی سووریادا کە هیچ چارەسەری لەشکریانەی نییە. گوتەبێژی کۆشکی سپی شان سپایسەریش دەڵێت هەنگاوەکانی هەفتەی ڕابردوو لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە گەورە کراونەتەوە و راپۆرتەکان لەسەر ئاڵوگۆڕەکەی کۆشکی سپیش دروست نین.